دیارە ئەم سنتەرانە گرنگێکی زۆری هەیە بۆ خەڵکی هەڵەبجە و مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لەبەرەوەی بە پێی بە دوواداچوون و زانیاریەکانی ئێمە قورسترین کەمەندامی خاوەن پێداویستی تایبەت بابەتی ئۆتیزمە و ئەوەی کە ئەرکی زۆر گرانی لەسرە خانەوادە و کەسوکار و دایک و باوکی بە تایبەتی مناڵی ئۆتیزمە بۆیە ئێمە لێرە ڕاهێنانیان پێەکەین پەروەردەیانەکەین نەکرد خۆیان لێرە کۆبوونەوە بە دایک و باوکەکانیانەکەین بۆ ئەوەی کە لە ماڵەوەش خۆیان بەردەوامی بن بۆ پەروەردەیە بەردەوامی بن بۆ ڕاهێنانە بۆی دانەبڕێن لە ڕاهێنانەکان بە ئومێدیەوەی بتوانین هەموو ئەوانە وا لێ بکەین وەکو کەسێکی ئاسایی دواتر بیان نێرینە خوێندنگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیاییەوە ئێمە 30 کەس دامەزرێنین ئێمە لیژنەمان پێکێناوە لیژنەکە فۆرمی بە ئۆنلاین بڵاو کردوێتەوە هەموو ئەوانە فۆرمەکانیان پڕ کردوێتەوە هاتوون بەپێی ئەو سیستمەی کە دایانناوە خۆی زۆرترین خاڵەکانی بۆ جیاکردوونەتەوە ئەوەی زۆرترین خاڵی بەدەستێناوە لێرە چاوپێکەوتنیان پێکردوون 3 کەسی جیارە 3 حیزبی جیاوازی بەشداربوو لە حکوومەت هەر کەسەی خاڵی خۆی داناوە دوای خاڵەکان کۆکراونەتەوە و دیارە 4500 کەس فۆرمی کردوێتەوە ئێمە 30 کەسمانەوێت هینی سنتەرەکانمان دایانگا خانەکانی مناڵان خانەکانی بە ساڵاتچوان هەموو ئەوانە بە بەردەوامی خێرخواز هاوکارمانن من زۆر جارە مەموتووە ئەگەر خێرخواز و پارێزگارەکان هاوکارمان نەبن زۆر لە شوێنانە بە هەردا بخەین بۆیە نمونەیان زۆر بێ هیوادارم هەموو خێرخوازێک دەستی هاوکاری بۆ ئەو چین و توێژە لێ خۆماوی وەزارەتەکەی ئێمە دەستگیر لەگەڵەوەشە هەموو ئەو سنتەرانەی کە سنتەرە حکومیەکان سنتەرە ئەهلیەکان ئێمە چاودێریانەکەین و سنتەر هەبووە سزامان ناوە دامان خستووە چکە یەکەم نایەڵین پارەی نایەڵین سنتەرەکانی ئۆتیزم ببێتە ناوەندی بازرگانیکردن گرنگیەکی زۆری هەیە بۆ هەڵەبجە چونکە ئەو سنتەری ئێمە سنتەرێکە مناڵ لە 0 بۆ 6 ساڵ وەرەگرین کەواتە مناڵ کە ئەچێتە سەروی تەمەنی 6 ساڵ وەری ناگرین و پرۆگرامەکەی ئێمە پرۆگرامێکی پەروەردەییە واتە ئامادەیانەکەین بۆ پەروەردە و لەگەڵ خێزانەکانیانیان بۆ سنتەر بەڵام ئێرە پێچەوانەیە ینی ئێرە لەواتێت خێزانی لەگەڵ نەبێت ئەگەر ستافیان بۆ دابین کرێ ئەرکێکی قورس لە سەرشانی خێزانەکانەکەنەوە بۆیە بەڕاستی ئەم سنتەرانە زۆر گرنگن ئێرە خێرخواز کردوێتیەوە حکومەت ئەبێ ئیدامە بەکاری خێرخوازیەکە بدراوە ئەو شوێنانەشی کە حکومەت دێکاتەوە ئەبێ خێرخوازەکان کەواتە ئەم ئیشە دەستە جەمعیە و لەگەڵ ئەوەشە ئەبێ هەرسێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی کار بکەن بۆ سەرکەوتنی ئەم پڕۆژانە ئامارێکی دقیقمان نییە لەبەرەوەی ئێمە سنتەرێکی تایبەتمان بە دروستکردنی ئامار نییە ئەوەی کە هاتووە لە لای ئێمە یا لە خەستخانەکانە وەرمانگرتووە ئەچێتە نزیکەی 50 مناڵێ ئەوەی کە ناونووس کراوە لە لامان بەڵام دەیەها خێزانەیە کە ناوی نانووسێت